ئەوانەی وا بە زۆرم بلێ بوونەتە کار بەدەست بەسەر خەڵکۆ بۆچی هەوڵ ئەدەن بە هەموو شێوازێ پارە و پولی ئەو خەڵکە لەلای ئەوان بمێنێتەوە هەرچی توانایانە سەرفێکەن ئامادەن قوات بجوولێنن جێش بجوولێنن سوپا بجوولێنن بەس پارە و پولەکە لەژێر دەست ئەوانە بێ بۆ ئەوی بدەنە خەڵک تاوەکو خەڵک زەلیل لەژێر دەستیان چونکە ئەو پارە و پولەیە خەڵکی گرتووە بەس پارە و پولەکە لەژێر دەستیان دەرکە بزانم کەس لایەن لێ کاتەوە یەک زانا و یەک عالم نابینی ئەمامە پاک بێ لەناو خەڵکا تا ئێستا ناوی ما بێ بەسەر بەرزێتی ئیلا خۆی دوور گردووە لە کار بەدەست نەچووە ماسایی وەکە نەچووە دەستی لێپان کاتەوە نەچووە زەلیلی دەم دەرگاکەی ببێ بەڵام هەر عالمێک چۆکی دادابێ لە بەردەمی دەسڵاتدارە و دەستی لێپان کرد بێتەوە ئیتر لەناو خەڵکا شکاوە بەداخەوە من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في روزة أي فرمي باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم خرابترين رێگا هەر ڕێگای و ڕێبازێکە کە لادا لە ڕێبازەکەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم هەر لادانێکیش گومڕایی و سەر لێ شێوانە لە ژیانی دنیا بەدبەختی و قوربەسەریشە لە ڕۆژی دواییە خوا پەنامە بدە خۆشەویستەکانم لە وتاری ئەمڕۆمانە باسی ڕەوشتێکی تر ئەکەین لە ڕەوشتەکانی ئینسانی باوەڕدار پێویستە هەمومان بیزانین و بە جوانی لی تێبگەین و ژیانی خۆمانی پێبڕازێنینەوە ئەمڕۆ باسی ڕەوشتی الزهد دەکەین الزهد فيما في أيدي الناس زهد خۆشەویستەکانم زانایان فەرموویانە استصغار الدنيا والرضا بالقليل وترك ما لا ينفع في الآخرة وتویانە زهد ئەوەیە کە ئینسان دنیا بە بچووک تەماشا بکە و ڕازی ببێ بە کەمی ئەم دنیایە و واز لە هەر شتێک بێنێ کە زیانی هەیە بۆ قیامەتی بە کوردی خۆشمان ئەتوانی پێی بڵێ کەمویستی یعنی زهد بە کوردی بڵێ کەمویستی یا بڵێ دنیا نەویستی طبعا خۆشەویستەکانم زهد معنای ئەوە نییە کە ئێمە واز لە دنیا بێنین چونکە ئەگەر بەو شێوە بواە ئەبوا زۆرێک لە پێغەمبەرەکانی خوا کە پاشا بوون کە دەوڵەمەند بوون هەروەها سەحابە هەروەها پیاوچاکان هەیان بووە داوای کردو لە خوای تەعالا موڵکێکی پێ بدا کە بە کەس نەیدا سولەیمان و داوود یعنی تۆ بڵێ ئەوان زاهید نەبوون حاشا پێغەمبەرانی خوا لە هەموو کەس زاهیدتر بوون بەڵام زهد بەو معنایە نایە زهد بەو معنایە دێ ئەگەر دەوڵەمەندیش بی ئەگەر خاوەن پلەپایەش بی دڵت بە دەوڵەمەندی و پلەپایەکەت خۆش نەبێ دڵی پێوە نەبەسی پارە بەس لەناو دەستا بێ پلەپایە بۆ خزمەتی خەڵک بەکاربێنی ئەوە زهدە هەشە فەقیرە و زاهید نییە هەیە هیچی نییە و زاهید نییە چونکە ڕازی نییە چونکە قانع نییە قەناعەتی بە ڕزقی خوا نییە قەناعەتی بە بەشی خوا نییە هەیە واللهی کەس لای لێ ناکاتەوە ئەوەنە متەکەبیرە لە ڕۆژی قیامەتها لە ناو ئاگری جەهەنەمە يعني فقير حال پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمێ سێ کەس هەن خوای تەعالا تەماشایان ناکە لە ڕۆژی قیامەتە ئەوەنە لیان تووڕێ قسەیان لەگەڵا ناکە لیان خۆش نابێ یەکێک لەوانە فەقیرێکی متەکەبیرە فەقیرە ئەسڵەن خۆی فەقیری ئەبێ ئیوا بە ئینسان کە تەکەبوری نەمێنێ کە فیز نەکا بەڵام ئەو تەکەبوری هەیە یعنی هەیە فەقیرە بەس متەکەبیرە فیزلە کەوابوو زهد ئەو معنایە ناگەیەنێ زهد هەر کەسێک دنیا نەڕۆیشت بێتە ناو دڵێەوە قیامەت با بەسەر دنیایە ئەوە زاهیدە با دەوڵەمەندیش بێ با بەرزترین پلەپایی بێ خوای تەعالا بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم
فيه خوای تعالی امر بە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کەوا لە ژیانی دنیا تەماشای ئەهلی تەرەف نەکا، تەماشای ئەوە نەکا کە خوای ئەوانە نەکا کە خوای تعالی دنیای بۆ کردنەتەوە، معجب نەبێت بە دنیاکەی ئەوان، بە دەسڵاتەکەی ئەوان، بە پارە و پولەکەی ئەوان. یعنی بەس تۆ دڵت ببەسیتە حتا نەک مڵکی خۆت بە مڵکی خەڵکانێکی ترەوە، نەک بە پارەی خۆت، دڵت لەلای پارەی خەڵکانێکی تر بێت، تۆ زاهید نیت. خوای تعالی لە سورەتی النساء ئاەتی 32 ئەفەرمێ ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض. تەمەنا مەکەن بەوەی خوای تعالی هەندێکتانی فەزڵ داوە بەسەر هەندێکی ترتانە، هەندێک کەسەیە لە تۆ دەوڵەمەندترە، هەندێک کەسەیە لە تۆ لەش ساخترە، هەندێک کەسەیە لە تۆ پلەپایی بەرزترە. تەمەنای هینەکەی ئەو مەکە. هەر تەمەنات نەکرد و دڵت بە هینەکەی خۆت ڕازی بوو، قانع بوو، تەواو تۆ زاهیدی خۆشەویستەکان. بەڵام ئەگەر تۆ چەندێ مسلمان بی، چەندێ ئیماندار بی، بەڵام دائیمەن چاوت لەلای هی خەڵکە، دائیمەن حەسوودی بە خەڵکە بی، ئای خۆزگایە ئەوەی ئەو هی من بواە، بەو معنایە نا کە تۆ حەزکەی وەکو ئەو خێرت دەستکەوێ، نا بەو معنایی کە تۆ حەزکەی لە دنیا، حەزکەی لە پلەپایی دنیا، حەزکەی لە پارەی دنیا، واللهی خراپە، ئەوە ئیتر لە زاهیدی دەرەچی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کابرایەک پرسیاری لێ ئەکا ئەی پێغەمبەری خوا چی کارێک بکەم هەم خوا لێم ڕازی ئەبێ و خۆشمی ئەوێ هەم خەڵکیش؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما عند الناس يحبك الناس. فەرمووی لە دنیا کەمویست بە، دنیا نەویست بە، خوای تعالی خۆش دێوێ. چاوت لە دەستی خەڵق نەبێ، بە تەئکید خەڵکیش خۆشتیانەوێ. دنیا کە ئەوە دێنێ کە ئینسان دڵی پێوە ببەسێ، واللهی نە پلەپایەکەی، نە دەوڵەمەنیەکەی، نە لەش ساقی و جوانیەکەی، نە هیچی ئەم دنیاە قیمەتی نییە بەڕاستی خۆشەویستەکانم. ڕەسوڵ الله ڕۆژی ئەوێ سەحابەکانی تێبگەێنێ کە ئەم دنیاە ئەوە نییە زۆر زۆر ئینسان دڵی پێوە ببەسرێ. چەندێ ناڕەحەتی ببینی لەم دنیاە، بەڵام ئەگەر چوویتە بەهەشتەوە هەمووی لەبیرەچێتەوە. چەندێکیش خۆشی ببینی لەم دنیاە، بەڵام ئەگەر چوویتە جەهەنەمەوە هەمووی لەبیرەچێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەی کە لە دنیا بەختەوەرترین کەس بووە، لە ئەو پەڕی نەعیما بووە، یعنی ئیتر لە ئەو خۆشبەختتر نەبووە، ئەهێنن لە ڕۆژی قیامەتە بەس هەڵێژەن ئاگری جەهەنەما و دەریەکەنەوە. پرسیاری لێ ئەکرێ کەوا قەت خۆشیت بینیە لە دنیا، ئەڵێ هەرگیز یەک سانێ خۆشیم نەبینی. ئەو کەسەشی کە لە دنیا بەدبەختترین کەس بووە، لە ناڕەحەتترین حاڵەتا ژیاوە، لە ڕۆژی قیامەتە ئەیهێنن هەڵێژەنە بەهەشتا و دەریەکەنەوە. پرسیاری لێ ئەکەن کەوا قەت ناخۆشیت بینیە، ئەڵێ قەت ناخۆشیم نەبینیە، هەرگیز ناخۆشیەکەم نەبینێ لە دنیا. ئەوە لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ دنیا لە چاوی ئاخیرەتا وەک ئەوە وایە پەنجەیە بکەیتە بەحرێکە، بەحرێک ئاو، بەحرێک پەنجەی تیا بکەیت چەندێ ئاو هەڵەگرێ. دنیا لە چاو قیامەتە ئاواتان، قیامەت بەحرەکەیە و ئەو ئاوەش کە هەڵگیریا لە نووسراوە پەنجەتەوە، پەنجەتی تەڕ کرد، ئاوە دنیایە. دەستەی کە بزانم قەت ئەتوانی بەراوردی بکەیت، ناتوانی. لە حەدیثی ترا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر ئەوەنەی کێوی ئوحود من ئاڵتونم هەبێ، ئەوەنەی کێوی گەورەی کێوی ئوحود من ئاڵتونم هەبێ، واللهی پێم خۆش نییە 3 ڕۆژ لەلام بمێنێتەوە. حەز ئەکەم 3 ڕۆژ نەمێنێتەوە، هەر هەمووی دابەش کرد بێ، مەگەر شتێکی لێ بە ئەڵگرم بۆ ئەوەی حەقی قەرزی خەڵکم بدەمەوە، چونکە بە زۆر جار پێغەمبەری خوا قەرزار بووە. حەزەکەم بۆ ئەو قەرزانە نەبێ، ئەگینا حەز ناکەم ئەوەی لە ماڵەکەما بمێنێت. بالفعلش پێغەمبەر وا بووە صلی الله عليه وسلم، نەکەر قسە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسە و کرداری یەک بووە، هەر وا بووە بالفعل. لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەیەکمان بۆ دێنێتەوە، ئەفەرمێ دوو گورگی برسی بەردەیتە ڕانێ، ڕانێ مەڕ چی پێەکەن؟ دوو گورگی برسی بەردەیتە ڕانێ مەڕ،
والله ئەڵێ ئەوە هێشتا ئەوەنێ ئەوە خراو نییە کە ئینسان حەزی لە پارە و ماڵ بێ یان حەزی لە پلەپایە بێ بە تایبەت بە ناوی دینەوەیە پەنەمەمدا یعنی دوو گورگی برسی بەردەیتە ناو ڕانیە مەڕ چەند زەرر ئەگەیەنێ چی پێەکەن ئەگەر تەماحی دنیا و پارە و پلەپایە لە دڵتا بێ واللهی بۆ دینەکەت ئەوە نەزەرەرە لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فەقیرەکانی ئومەتی من پێشی دەوڵەمەندەکان بە 500 ساڵ ئەچنە بەهەشتەوە زۆربەی جار ئەوەی کە هیچی نییە حسابی ئاسانترە و باری سوخترە لە ڕۆژی قیامەتەوە ئەوە نییە کە دەوڵەمەند بێ و پلەپایەی هەبێ و ئەوانە لە حەدیثی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بەهەشتم پێ پیشاندرا بینیم زۆربەی ئەهلی بەهەشت فەقیرەکانن هەژارەکانن چونکە زۆر جار هەژاری کەمتر دنیا هەڵەتێنێ و جەهەنەمیشم پێ پیشاندرا بینیم زۆربەی ئەهلی جەهەنەم ئافرەتانن چونکە ئافرەت لە هەموو کەس زیاتر دڵە بەسێتە دنیاوە سبحان الله يعني حتى مجلسەکانیشیان من خەڵکی وها بووە وتمە ئێستا دانیشتون باسی قیامەتەکەن يعني ظاهرا ئەهلی قورئان و ئەهلی دین بوون بەس تۆزێک گوێم بۆیان شل کردە سەیرم کردێ باسی کراسەکەی من ئاوا کراسەکەی ئەو ئاوا هینەکەی من وا دوورە هینەکەی ئەو وا دوورە سبحان الله بۆیە من نصیحەتە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خوشکان و ئافرەتان ئاگاتان لە خۆتان بێ ئێوە لەو زۆری نەمەبن پرسیار لە ئەهلی بەسڕە کریا کاتی خۆی لە زمانی شێخ حەسەنی بەسڕیە بەڕەحمەت بێت پرسیاریان لێیان کرد کەوا لە زمانی تابعینەکان لە دوای سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کێ گەورەتانە فەرمویان حەسەن یعنی شێخ حەسەنی بەسڕی فەرمویان ئەی حەسەن بەچی بوو بە گەورەتان فەرمووی ئێمە احتیاجی علمەکەی ئەو بووین بەڵام ئەو دنیاکەی ئێمەی ئیهمال کردبوو تەماحی دنیای ئێمەی نەبوو بۆیە لەلامان بوو بە گەورەمان بوو بە سەروەرمان خۆ گەورەی و سەروەری بەوە نابێتەوە بە زۆر و ملێ خۆت بکەی بە گەورەی خەڵک ئەنێ کەسێ هەر بە زۆرە ملێ حەزەکە بێتە ڕئیس عەشرەت ئەم هەموو ڕئیس عەشرەتە ئیسا لەناو عەشرەتەکانمانە هۆکارەکەی چییە ئەم ئەڵێ من ئەو ئەڵێ من ئێکاکە گیان تۆ ئەم سیفەتە تیا بێ ئەترە بی بە ڕئیس عەشرەت با ڕئیس عەشرەتیش نەبی خەڵک احتیاجت بن تۆ احتیاجیان نەبی خەڵک داوات لێ بکەن و داواکانیان بۆ جێبەجێکەیت و لە خزمەتیان نەبی بەڵام تەماحی ئەوانت نەبێ تەماحی پارە و پولیانت نەبێ نەک ئیشێ بۆ یەکێ بکەیت و داوای پارەی لێ بکەیت حتا ما تۆ مەگەر لێت بترسن مەگەر احتیاجت بن بڵێن ڕئیس عەشرەت ئەرەوە حەساوە بارت لارۆ بووتر تۆ ناناسن هەروەها کار بەدەستانیش ئەوانەی واوە زۆر خوانیان سەپاندووە بەسەر ملەتە هەر بەس تروسکاییەکیان دەست کرد ئەو ملەتە قەسەم بەخوا لە قەزافی و لە سەدام حوسێن باشتریان پێ ناکەن لە ئەوان خراپتریان پێکەن ئیتر با هەر بە زۆر و زۆرداری ئەو خەڵکە مل بادەی ئاخر ئەوانەی وا بە زۆرە ملێ بوونەتە کار بەدەست بەسەر خەڵکەوە بۆچی هەوڵ ئەدەن بە هەموو شێوازێ پارە و پولی ئەو خەڵکە لەلای ئەوان بمێنێتەوە هەرچی توانایانێ سەرفێکەن ئامادەن قوات بجوولێنن جێش بجوولێنن سوپا بجوولێنن بەس پارە و پولەکە لەژێر دەست ئەوانە بێ بۆ ئەوی بدەنە خەڵک تاوەکو خەڵک زەلیل لەژێر دەستیان چونکە ئەو پارە و پولەیە خەڵکی گرتووە بەس پارە و پولەکە لەژێر دەستیان دەرکە بزانم یەک کورسی تێرن بزانم کەس لایەن لێ کاتەوە بزانم بە تف دەریان ناکەن لە وڵات هەروایە بەڕێزان بەڵام ئەوانەی کەوا خزمەتی خەڵکەکەن پێویستیان بەوە نییە بەڵکو خەڵک ئەیان خاتە سەر دەست ئەیان خاتە سەر چاو هەر بە شوێنێکە ڕێیان کە عالم ئەڵێ ئەوە گەورەمە هەر خۆت ئەڵێ ئەوە گەورەمە ئەڵێ ئەوە سەروەرمە وەکو شێخ حەسەنی بەسڕی پێشینانی خۆمان داناکانمان فەرموویانە دائیمەن بەدەمی خەڵکەوە بە تۆ ئەبی بە گەورەی یەکسەر هەر بەدەمیەوە بە تۆ گەورەی ئەوی ئەگەر ئەتەوێت ببی بە زەلیل لەژێر دەست کەسێکە داوای لێ بکە هەر داوات لێکرد ئیتر ئەوە چاوێکی کەمەوە تەماشاتەکە ئەگەریش خۆت دوور بگری لە خەڵکی ئەوە ئیتر تۆ هاوچەشنی ئەوی با چەند گەورە بێ کە تۆ احتیاجی نەبی تۆیش وەک ئەو وایتە ئێستا جاری وایە ئەبینی کابرایە هیچ نییە هەر کابرای فەقیری ماڵی خۆیەتی سەیرەکەی گەورەترین کاربەدەست خۆی بە کاربەدەستەکە ناگۆڕێتەوە چونکە ئەمیشە وەک ئەو وایە پاشا ئەو کەسەیە لە ماڵەکەی خۆیان پاشا بێ تۆ لە ماڵی خۆتە پاشا بە وەڵڵاهی پاشای وڵات شەڕ وەک تۆیە چونکە پاشای وڵات بێتە دەم دەرگات تۆ تەنازولی بۆ ناکەی ناڕۆیتە لای سێڵفی لەگەڵا بگریت چونکە معنای تۆ لەو گەورەتری وەقەتیش تەنازولی بۆ ناکەی زانایانمان بەوە گەورە بوون زانایانی ئیسلام بۆیە گەورە بوون چونکە قەت احتیاجی کاربەدەستان نەبوون یەک زانا و یەک عالم نابینی ئەمامە پاک بێ لەناو خەڵکا تا ئێستا ناوی ما بێ بەسەر بەرزێتی ئیلا
خۆی دوور گردووە لە کار بەدەست نەچووە ماسایی وەکە نەچووە دەستی لێپان کاتەوە نەچووە زەلیلی دەم دەرگاکەی ببێ بەڵام هەر عالمێک چۆکی دادابێ لە بەردەمی دەسڵاتدارە و دەستی لێپان کرد بێتەوە ئیتر ناو خەڵکا شکاوە بەداخەوە وتراوە پیاوچاکانمان وتویانە زهد لە دنیاە ئەوەیە کە ألا تأس على ما فاتك ولا تفرح بما آتاك أما مختصركي زهد أويا لدنيا هرشتيك اللي دز درشو يترزور خفتي بوما أوي الروي وأوشت كدسك يا زور دولي في خوش مكة زور دولي في خوش مكة أو الزهد يتر بير كانوا بزان كمان زاهدين بير كانوا كمان زاهدين أوي كدسك زیاو لە حەدڵی پێ خۆش مەکە ئەوەیشی کە ئەڕا ئیتر ڕۆی و زۆریش غەمبار مەبە لە دوای هەر مەدەرە سەرا و مەدەرە سێنگا بووی دەوا ئەوەی ڕۆی و ئەوەیشی کە هات ئێستا ها لە جێگای و بەکاری بێنە بۆ بەرژەوەندی دنیا و قیامەتت یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوریمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ومڵێ لە مسلمانان داوای دوعای خێریان لێکردین نەخۆشیان هەیە داوای دوعای خێریان لێکردین یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی ڕەحم بە دایک باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاربەدەستانی ئەم وڵاتە دادپەروەر و حەکیم و دانا بکەی یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو و مصیبەت بەدوور بگری ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بەرقەرار بکەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای لە فیتنەی آخر زەمانمان پارێزی وڵاتمان بپارێزی يا ربي خويا أخلاقي جوان وروشتي جوان من بنصيب كي آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون هو الشيء سكان هلا مسألة زهد هندي خال هي أقام الليبي بۆ زاهد بي وأم أخلاق جوانتها بي يتر داوا لخلق مكة داوا لخلق مكة ابن عمر فرمي لا أسأل أحدا شيئا ولا أرد ما رزقني الله أفرمي داوا لهيج كسيناكم بلام أقل كسيكيش هديك بيدام هاو كاريكي كردم للرقاي حلال وبطاري حلال هي خلقنا ببداك من أهلا وسهلا طب خومن شهرته بناوبانجي بباريزين إبراهيم كري أدهم أفرمي ما صدق الله عبد أحب الشهرة أفرمي هركسي حزي لشهرت كر والله راسي نكد لقى الخوايا بشري كري حارث أفرمي لا يجد حلاوة الآخرة رجل يحب أن يعرفه الناس أفرمي تشيجي خوشي بهش نابيني كسيك حزدكا خلق بيناسيته إخوايا فنام مدي بير كانوا بزانم يمل ما تشني تيكوتين بير كانوا ناڵێم بزانم خەڵک چۆن تێکەوتووە ئەڵێم بزان ئێمە چەندێک تێکەوتووین چەندێک حەزەکەین بناسرێنەوە هەوڵ بدە نانی کار و کاسبی خۆت بخۆ نانی هەوڵ و کۆششی خۆت بخۆ داوای شتێک مەکە کە تۆ مستحەقی نیت قەت تەمەنای ماڵ و پلەپایی خەڵک مەکە هەر کەسێ یارمەتیەکی دای هاوکاریەکی کردی چاکەیەکی لەگەڵا کردی هەوڵ دەبۆی بدەرەوە قەت زەلیلی ژێ دەست کەسمەوە هەر کەسێ چاکەیەکی بۆ کردی ئەگەر توانات هەبوو بۆی بکەرەوە بە تایبەت ئەو کەسانەی کەوا لەبەر تەماح لەبەر شتێک یارمەتی دەدەن کەسێک لەبەر خاتری خوا تۆی خۆشەوێت دعوەتێک دەکا چاکەیەکت لەگەڵاکە لەبەر خاتری خوا ئەوە جیاوازە لەوە چێ تۆ پێتیش ناکرێ بیدەیتەوە بەڵام هەر کەسێ لەبەر خاتری دنیا لەبەر خاتری مەسلحەتێک یارمەتی دا یا وەری مەگرە یا ئەگەر وەرت گرت هەوڵ دەبۆی بکەرەوە با منەتی بەسەر تۆ نەمێنێ حەسوودی بە کەسمەوە چونکە هیچ کەسێک مستحق ئەوە نییە تۆ حەسوودی پێ ببەی خەڵک وا هەیە تۆ حەسوودی پێ ئەبەی ئەڵێ خۆزگایە منیش وەک ئەو وایەم یا حەزەکەی ئەوەی ئەو بۆ تۆ بێ بەڵام سەیرەکەی ئەگەر تۆزێ نزیک ببیتەوە سەیرەکەی دەردووەها لە گیانیا هەرگیز نییە ئەڵێ الحەمدولله خوایە کە من وەک ئەو نیم و دیاری کاربەدەست وەرمەگرە حتا بۆت ئەکرێ دیاری کاربەدەستان وەرمەگرە بۆ شەخصی خۆت حتا بۆت ئەکرێ دوور بگرە لە کاربەدەست و لەوانەی کاربەدەستن و کلکێلەکەیان بۆ مەکە بۆ مەسلحەتی شەخصی خۆت بەڵام بۆ مەسلحەتی مسلمانان ئەگەر بیکەی بەڵام بەو مەرجە خەڵک بزانێ بۆ مەسلحەتی ئەوان ئەیکەی نەک بۆ مەسلحەتی خۆت
ئەوەیان کێشەی نابێت بەڵام ئەگەر دووریش بگری باشترە.